بە خواردن بەشاریم کردووە. چه خواردنێکە دێنا؟ دۆڵمە. واتە یاپراق. بەڵێ. خۆ دروستت کردووە؟ بەڵێ. کێوە فێری دروستکردنی بوویت؟ طبعا دایکم لە دایکمەوە فێر بووم. دایکیشم لێرە یارمەتی داوم ئەمڕۆ کە ئەم دۆڵمەیم دروست کردووە. چیت بەکارهێناوە بۆ دروستکردنی یاپراقەکە؟ وەڵای عادەتەن دۆڵمەی گڵامێ و برنجە و ئیتر پیازە و ئیترە شتانە. کوردەواری خۆمان حەزیان لە یاپراقە. تۆ چی دێ لەسەر یاپراق؟ وەڵای خۆم ماوەیەک حەزم لێ نەما بوو بەس ئێستا عادەتەن کورد لە لای خۆمان ئافرەت بە تایبەتی زۆر حەزی لە دۆڵمەوە ئیتر خۆشی بۆی کە فێری دروستکردنی دۆڵمە بوویتە؟ طبعا هەموو ینی ئافرەت بە تایبەتی کە لە ماڵەوە بێ و دوو ڕۆژی تر خێزان بەڕێوە بە پێویستە ئیتر ئەو خواردنانە بزانێ. ئەزەکەی فێری دروستکردنی چ جۆرە خواردنێکی تر بیت؟ وەڵای بریانی چکە هاتۆزە خراپم لە دروستکردنی برنجەکەیە ئیتر حەز دەکەم فێری دروستکردنی بریانی بم. بە هاوڕێکەت وتووە فێری دروستکردنی بریانی بکات؟ طبعا بەس ئێستا چونکە لە بەشی ئینگلیزین و زیاتر فۆکسمان لەسەر خوێندنەکەمانە ئیتر زۆر مەجالی ئەوە نەبووە. تۆ سڵاو سڵاو لە تۆش. ئامادەی هاوڕێکەت فێری دروستکردنی بریانی بکەیت؟ چۆن؟ ئێڵێ چۆن دروستکرد؟ چۆن؟ ئاسانە یا قورسە؟ ئاسانە. کورسنی. تۆ لە کێوە فێر دروستکردنەکەی؟ دایکم. تۆ خۆشتراوی دایک؟ ئەکیدی دایکم. بەڵێ.